کۆمەڵگایەکی ئێستامانی دژین دنیایەک نەقسمانێت. لە چوارچێوەی هەوڵەکانی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە هەرێمی کوردستان تۆڕی هەمانجی ڕێکخراوەکان لە شاری هەولێر لە خولی وزەدا دیبەیتێکی لە ژێر ناونیشانی ڕۆلی گەنجان لە شەڕی گەندەڵیدا بەڕێوە برد. لە دیبەیتەکەدا تیشی خرایە سەر شێوازەکانی نێشتنی گەندەڵی و لەو ڕووەوە ڕۆلی گەنجانیان بە گرنگ وەسف کرد. دەمانێ وزە بە گەنج ببەخشین ئایندەیەک بۆ ئەو گەنجانە دابین بکەین کە ئیتر لە هەندێک شتێ بڵێن نەخێر فێرە وشەی نەخێر بن و لە هەمان کاتیژە لە وشەی بۆچی بگەڕێن بۆچی هاتووم بۆچی من هەنگاو دەنێم بۆچی دەخوێنم بۆچی دەبی کارکتەرێکی گرنگ بم لەو کۆمەلگایە باز لە بابەتێکی زۆر هەستیار و گرنگ دەکرێت کە ڕۆژهەڵاتی ناوێن وەل بە تایبەتی هەرێمی کوردستانی پێوە دەناڵێنی کەویش گەندەڵیە بۆی کە لەم پرۆسەیە قسە لەسەر ئەم بابەتە بکەین ئەمڕۆ دکتۆرێکی زانکۆ دێ بە گەنجەکان دەڵێن ئێوە چۆن دەتوانن شەڕی گەندەڵی بکەن بەشێک لەوەی کە ئەو هەڵانە کرایە دووبارە نەکرێتەوە بۆی ئەو کەم و کوڕیانی کە ئێستا هەن ئێمە لە ئایندێدا بە شێوازێکی ئارێنی ڕوبەڕووی ژیان ببینەوە کە ژیان زۆر جوانە لە خەریکە لە هەرێمی کوردستان گەنجانمان ناومێت دەبن بۆی ئەم گەندەڵی کە هەیە. بەشداربووانی دیبەیتەکە ئاماژە بەوە دەکەن لە وڵاتە پێشکەوتوەکان توانەکانی گەنجان سوودیان لێوەردەگیرێت و پایەکانی دەسەڵات و بەڕێوەبردننی وڵاتیان پێدەست پێدرێت بەڵام لە هەرێمی کوردستان بە پێچەوانەوە نەک سوود لە توانەکانی گەنج نەبینراوە بەڵکو هەمیشە پەراوێز خراون. هەستم کرد کە گەنج چ توانە و بەهرەیەکی تێدایە بەڵام لێرە توانە و بەهرەکان شاراوەیە من لێر توانم خۆم بدۆزمەوە وەکو گەنجێک بتوانم کە زۆر شتێ دەتوانم بیکەم لە زۆربەی وڵاتەکان ئێستا کە هەموو یعنی بەڕێوەبەری وڵات زۆربەی زۆری گەنجە تەنها لە وڵاتی من نەبێت پێم وایە ئەگەر گەنج لەسەر پلە و پۆستەکان دابدرێن گەندەڵی کەمتر دەبێتەوە و بنەبڕیش دەکرێتن هەر گەنجێک هەر تاکێک دەتوانێت ڕوبەڕوو بێتەوە دەتوانێت گەندەڵی بنبڕکە دەتوانێت وەکو سەرکردەیەک ڕۆڵ ببینێ گەنج توانێکی زۆری هەیە دەتوانێت زۆر شت بکە ئەگەر ڕێگە پێ بدرێن وڵاتان توانێکی زۆر باشان لە گەنج بینیوە لە کوردستانیش بەداخەوە نەیانتوانیوە گەنجان هێز و تاقەی ئەم وڵاتان ئەنەیەکە کەواتە ئەو وڵاتە کە گەنج نەمێنێ و کۆچکە بەرەو دەروی وڵات ئێمە ئەنی ئەو وڵاتە سەگەردان دەبێتکەواتە ئێمە ئەبێت دەست و مستی خۆمان گەرم بکەین بۆ ئەوەی لە داهاتوودا ئایا وڵاتی خۆمان وەک وڵاتەکانی دیکە بەرەو پێش ببین لە هەموو کایەکانی جیاوازەکاندا. گەندەڵی ئەو پەتا مەترسیدارەیە کە زۆربەی جومگەکانی دەسەڵات و بەڕێوەبردننی لە هەرێمی کوردستان گرتوێتەوە و خەڵکی بەدەست ئاکامە خراپەکانیەوە دەناڵێنن بەوتەی چاودێرانیش نێشتنی گەندەڵی و بنەبڕکردنی لە هەرێمی کوردستان پێویستی بە شۆڕشێکی گەنجان هەیە تا بتوان سەرجەم جومگەکانی دەسەڵات لە گەندەڵی و گەندەڵکاران پاک بکەنەوە. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.